سڵاتانە بێت بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە مەجموعە بەرنامەهایەک لە خزمەتاندام کە تایبەتە بە 8 مارس ڕۆژی جیهانی ژن. لە بەرنامەی ئەمڕۆماندا میوانداری زۆر بەڕێز هەڵاڵە تاهری بەرپرسی ڕێکخراوی ژنان و کۆمەڵگا لە وڵاتی ئینگلستانین لەگەڵمان من بۆ بینینی ئەو بەرنامەیە. بەڕێ هاوڕێ هەڵاڵەمان لەگەڵا سڵاوتان لەبێت و زۆر سپاس کە بەشتان لەم بەرنامەیە. سڵاو لە توی عزیز چاوانگیان هەروەها لە هاوکارانی بەنامەی کۆمەڵە و هەموو بینەرانی عزیز کە ئێستا لەگەڵمانن. زۆر سپاس بۆ بەشداریتان هاوڕێ هەڵاڵە پێم خۆشە پرسیارەکانم بۆ پرسیارەوە دەست پێ بکەن کە بزووسنەوەی ژنان بە درێژایی مێژ و قۆناغی جۆرا و جۆری بڕیوە و دەستکۆتی بەرچاوی بەدەستهێناوە دەکرێت ئاماژەیەک بەو قۆناغە درەوشاوەکانی بزووسنەوەی ژنان بکەن. بەر لە دەستپێکردنی ئەوەی کە بزنەوەی ژنان تاکوێ گەیشتووە ئەم هەوێ چونکە زۆر نزیکین بە ڕۆژی جیهانی ژن 8 مارس هەر لێرەوە پیرۆزبایی بە هەموو ژنان و پیاوان بە هەموو لاوان بە هەموو کەسێک بڵێم چونکە ڕۆژی جیهانی ژن ئیتر بە تایبەت ئەم ساڵ و ئەم دەورەیە لە تاریخی بەشەر واقعاً تەنیا اختصاص نییە بە ڕۆژی ژنان بەڵکو ڕۆژی هەموو کەسێکە. ئەگەر بگەڕێنەوە بۆ بزوتنەوەی ژنان منزورت لە سەتحی سەراسەری دنیادا بێ نازانم منزورتانەوە بوو یا کولەن تایبەتی ئێران بوو بەڵام هەر با بە کورتەیەکیشی شارە بە سەتحی دنیا بکەین. دیارە بە پێی دەساوردهای بەشەری ئەگەر مقایسەی بکەین لەگەڵ قڕونی وەستا و زۆر پێش لە هەموو ئەم لە دەورانی بە قودرەت گەیشتنی ئەدیانە دیارە بەشەر ئەوەندە کە ڕۆشتی کردووە و نیوەی کۆمەلگا ژنانن لە زۆرێک لە وڵاتەکان بە کۆمەکی خودی جنبشی ژنان کە سازمانیان داوە و لەسەرەوەی هەموو ئەوانە جنبشی سوسیالیستی و کۆمونیستی کە زۆر پشتیوان و پشتیوانی ئەسلی جنبشای ئیجتیماعی جنبشی ژنانە واقع دەستاوەرتایەکی زۆر بە دنیا هات چ لە ئینقلابی رووسیەیە چ لە ئوروپا لە دۆرەهایەکی معەندا کە جنبشی سوسیالیستی جنبشی کاریگەری لە ڕۆشتا بوو چ لە بەشێک لە خاوەرمیانە کە بە پێی تەئسیرات لە جنبشی ئوروپا بە دوای ڕۆنەسانسا بە دوای تشکیلی ئەحزابی کۆمونیستە ئەمانە حتا لە خاوەرمیانەشە تەئسیری وەرگرت و ژنان توانیان داوە حەقی خۆیان بکەن حەقی ڕێئی بەدەست بێنن لە بێهداشت و دەرمان و ئیمکانات و ئەوانە بەرخۆردار بن لەو حاڵەتی قڕونی وستایی و بەردەئی و نەبوونی و نەداری کە بەسەر ژنانە ڕژا بوو و هەموو جۆرە زەجریانە کێشا ئەوزاکەمێ گۆڕا بوو بەڵام ئێمە لە عەسری سەرمایەداریە زندگیەکەین چ لە قەدیم چ لە پێش سەرمایەداری چ لە عەسری سەرمایەداریە ئێمە شاهدی ئەوەین کە هەمیشە ژنان ئەبزارێک بوون بەوەی کە دەوڵەتەکان ئیستیفادەیان لێ بکەن بۆی بە خۆیان زۆرتر بە قودرەت بەدەست بێنن ئەگەر قسە لە سوود و سەرمایە بووە بتوان لە تەریقی ئەوان سوود و سەرمایە بەدەست بێنن تماشای عەسری سەرمایەداری بکەین نیوەی کۆمەلگاکە لە جامعەی کرێکاری کە سەرمایەداری ئیستیفادەیان لێکا بۆ کار نیوەکەی دیکەی بە خۆڕایی بەکارهێناوە بۆ ئەوی کە هێزی کرێکار تەمین کاتەوە بۆ ڕۆژی دوای بچێتەوە سەرکار و ئەوە ژنانن پوخت و پەس منداڵداری خاوێنکردنی ماڵ هەموو تەمینکردنی پیا و کولی خانەوادە بۆ ڕۆژی دوایی کە بتوانن زندگی بکەن هیچ کام لەوانە هیچ وەک لە جامعەی سەرمایەداریە بەتایبەت لە وڵاتانی جیهانی سووەمی بە ئیستیلاح کە بڵێن ئەسڵ ژن حقوقی نییە ژن بیمەی نییە ژن بابەتی هیچ کەم لە ئەوانە کاروەرناگرێەوە بمەجانی کارەکە یعنی چ لە زمانی بەردەداری مەحسی قەدیمەوە چ لە زمانی سەرمایەداری جەدید هەمیشە ژن باوجودی کە نیوەی کۆمەلگایە جامعەی بەشەریە بەڵام هەمیشە وەکو ئەبزاری ئیستیفادەی لێکراوە بۆی کە سوودی زۆرتر بەدەست بێنن بۆی کە بتوانن جامعەی پێ کۆنترۆڵکەن بۆی کە بتوانن سوء ئیستیفادە لە کولیەتی جامعە بکەن کەوابوو بەتایبەت کە ئێمە لە چەند دەهەی ئەخیرا شاهدی ئەوەشین کە ڕاسیسم و فاشیسم لە جوامعی سەرمایەداریە زۆر بە قودرەت گەیشتوون وەزعیەتی ژنان بە مەراتب خراپتر بووە ساڵی 2008 2009 ئیتر وای لێ هات کە ژنان لە ئیسپانیا ئیتالیا لە برازیل لە هەموو شوێنێ دەستیان پێکرد بە قابلەمە و مەلاقە هاتنە خیابانەکان بۆچی
وكان فقط مسألة خشونة نية كل عليه ما نكري برسين بهداش نية درمان نية هيج إمكانات نية يعني يتر جيش بس سطحي فلاكة بين خواروتل لمناطقي خاورنيانة دا دولاتاناك مذهب بتايب الديني إسلام لشواروني دهي پێشووە بە قدرەت گەیشتووە وەزیەتی ژنان دا بەرابەر خراپترە لەبەرەوەی کە مەزهەبیش بە سەهمێکی وەسعی خۆی هەروجەیەکە بە قدرەت گەیشتووە ژنانی تا 1400 ساڵەوە پێشگەڕاندۆتەوە لە قەتلی ناموسی و بگرە لە سەنگسارەوە بگرە نمونەی وازەحی ئەو مۆزوعای کە ئەسقەزا کانونی ئەسڵی گوستەریشی ئەم نوع لە ئیسلامە بۆ ئیسلامی سیاسی لە ئێران بوو کە جمهوری ئیسلامی بە قدرەت گەیشت و بە فەجیعەترین نوع ژنانی خستە فەلاکەت و بەدبەختیەوە ئالەم جاوامەعانە هەر لە ئێران و لە عێراق و لە ئەفغانستانەوە کە تاڵەبان کچیەکە ئیمڕۆ و چەند دەورەی چی ئەکرد وەزیەت وایە کە وەختت ماشاکەین 200 ساڵ زیاتر لە ڕۆژی جیهانی ژنەوە کە دامەزراوە بۆی کە وەزعیەتی ژنان باشتر ببێت ئێمە ساڵ بە ساڵ گزارشی ناخۆش لەسەر وەزعیەتی ژنان دەدەین ساڵ بە ساڵ ملیۆن گزارشین کە منداڵی چکۆ لە ئیزدواجی منداڵانەکرێ کە خەتەنەی کچانەکرێ کە قەتڵهای ناموسی ئاماریە چێتە سەرەوە کە حقوق و دەستمزدی ژنان معلوم نییە بیمەی بێکاریان نییە دەستمزدیان بەرابەر نییە حتا لە وڵاتە پێشرەفتانە ئێمە لە ئێرە لە ئینگلیز مبارزاکەین بۆ دەستمزدی بەرابەر مبارزاکەین بۆی کە خانەهای ئەمن زۆرتر بن بۆی کە خشونەت چۆتە سەرەوە ئەمە تازە ئەو جامایەیە کە بە ئیسلام بەعزێک دەستاوەردی هەیە مقایسەی بکەی لەگەڵ تاڵبان و لەگەڵ وەزیەتی جمهوری ئیسلامی کە ڕۆژ بە ڕۆژ هەر کەسێک دەنگێکی لێ دەدێت لە جمهوری ئیسلامی زیندانەکرێ زیندانەکانی ئێمە ئێستا پڕ لە فعالینی ژن بەڵام چاو لێ کە چ مقاومەتێکی ژەکەن بۆیە وەزیەتی ژنان زۆر ناخۆشە بەڵام دیارە لە مقابلیشە جنبش‌های بۆ ڕێکەوتون کە تەقابلەکەن لەگەڵ ئەم وەزیەتە کە سەرگوڵی ئەم جنبشانە ئیمڕۆ لە تاریخی جەهاندا بە نظری من وێنەی ئێرانە کە حتمما دوای باسیەکەین. بەڵێ زۆر سپاس هەوڕێ هەڵاڵە ئەگەر بین باسی ڕۆتی فەمینیستی لە بزوتنەوەی ژناندا کە خۆشتان ئاماژتان پێ بکەین ڕۆتی فەمینیستی لە بزوتنەوەی ژندا دەوری بەرچاوی هەبووە تکای بفەرمونون چەند و مەفهومی فەمینیزم یانی چی و چۆن چ جۆر پێناسەیەک هەڵدەگرێت؟ من خۆم شخصان کەسێکی فێمینیست نیم بەڵام هەمیشە ئیسلاحێکم بووە کە کتومە لینگە کەوشی فێمینیستەکان ناگۆڕمەوە بە هەزار مەلا و ئایەتوڵڵا و بنیانی مرتەجع لە ناو جامعەکەماناکە لە عەلەیهی ژنان قساکەن و یا لە ئەو جەریان و ئەحزابانەی کە هەمیشە لە ژنان ئیستفادەیان کرۆ بۆ ئەهدافی خۆیان حدێقەن لە فێمینیزمە ئەسلی لەسەر مەسەلەی ژنانە دفاع لە حقوقی ژنانەکە لەسەر مەسائلی ژنانە ڕوە تەیفی فێمینیزم یا لە واقع گرایشی فێمینیستیش خۆی لە عەسرێکی معەنە دەستی پێکرد عەسرێکە ئیتر جنبشای ئیجتیماعی دەستیان پێکرد بوو و لە سەرەوەی ئەوانە جنبشی سۆسیالیستی قەوی بوو بە پێشهاتنی جنبشی سۆسیالیستی و تەبەقەی کاریگەر شکلی سازمانهای کاریگەری اتحادیەهای کاریگەری جنبشهای عەزیم بە وجود هاتن جنبشی جوانان دانشجویان جنبشهای دیکە و ئەس جملەیەک لەو جنبشانەی کە مەودای پەیدا کرد و ڕشتی کرد جنبشی فێمینیستی بوو جنبشی فێمینیستیش بۆ خۆی وەکو بڵێن سپێکترۆم زۆر متەفاوەتە لەم سەرەوە تا ئەو سەر ئەگە بیگری لە فێمینیزمی بورژواییەوە هەیە لە فێمینیزمی لیبرالیەوە هەیە هەتاکو دەگاتە فێمینیزمی ئیسلامی و مەذهبیەوە هەیە هەتاکو ئەو سەری کە ئەبێتە فێمینیزم سوسیالیست فێمینیستەکان کە بەشێکن لە گرایشی سوسیالیستی و دفاعەکەن و دەرنەتیجە چونکە زۆر متەنەوەعە ئەمیش خۆی دروست وەکو گرایشاتی سوسیالیستی گرایشی کۆمونیزمی کاریگەری گرایش لە ناو تەبەقەی کاریگەرە ئەمیش تەنەوەعەکەی بێحەد زۆرە بۆیە باسکردن لە فەزایەکی چەند دەقیقەی ئاوایە ممکن نییە بەڵام بە تۆری کولی ئەو فێمینیزمی کە ئیمڕۆ لە سەطحی ئوروپایە یا لە سەطحی ئێرانە بە تۆری مشەخەص وەکو فێمینیزم زاهر دەبێت
زۆر تەسیری وەرگتووە لە فێمینیزمی دەورانی سەرمایه‌داری زۆرتر نوعی لیبراڵەکانن کە بۆ حقوقی ژنان هەوڵەدەن لە چوارچێوەی جامعەی سەرمایه‌داریە لەو چوارچێوەیە ئایان هەوێ هەر چۆنێ بێوەزیەتی ژنان باشتر بکەن دیارە بە دەساوەردهایەکیش دەگەن ئینسان ناتوانێت نادیدەی بگرێ جێ زۆر احترامە بازە کارهایەکیان کردووە کە هەر ئێستاش ئەکرێ بۆ نمونە سازمانی منیش حتا دەرگیرە لەگەڵیان هاوکاری یەکەین بۆی کە ئەم وەزیەتە بگۆڕین لە نظر کۆمونیستەکانەوە لە نظر سۆسیالیستەکانەوە هەر قەدەمێک کە بۆ بهبوودی وەزیەتی ژنان هەڵبگیرێ واجبە ئەبێ ئەنجامی بین فەورێنە بێ ئەنجامی بین بەڵام نابێ بیکەین بە ئارزووی نەهایی خۆمان نابێ فەقەت لەو چوارچێوە ڕاوەستەینەوە لەبەرەوەی کە لە جامعەی سەرمایه‌داریە جۆرێک تەنزیم کراوە کە تۆ ئیمڕۆ مبارزەکەی بۆ هەدەفێک فکر کە فێمینیستەکان بە قودرەت دەکەن شتێک بە تەسوی بگەێنن سبحەینی ڕۆژێ ئەم جنبشە زەعیف بێتەوە یا ئەم جنبشە بێدەنگ بێ یا مەشغوڵ بێ خود مەشغوڵ بێ بە کارهای خۆی سەرمایه‌داری لە فرسەتێکە دەست پێکاتەوە هەرو دەستاوەردەی لێ ئێستێنێتەوە و دووبارە ئەبێ مبارزەی بکات و تەواوە سەرگەرمی ئەکا بە مەجموعەیەک خاست دووری ئەخاتەوە لە ئەهدافە ئەسلەکەی بۆ سوسیالیستەکان بۆ گرایشی کۆمۆنیستی ئەمە ئاوانیە ئێمە زمنیەوەی کە دفاع لە حەقی هەموو ڕۆژەی ژنانەکەین کە بێ بە سەرنجام بکە بەڵام ئەهدافی نەهاییمان ڕزگاری جامعەیەکە کە تیایە ژنان بە تەواوی بە ڕزگاری بکەن بەڵام تەلاشی فێمینیستەکان هەمیشە لە جامعەیە وجودی بووە هەوڵەدەن ئێمە وەکو سوسیالیستەکان هەمیشە داوەتیانەکەی کە لەو چوارچێوەی تەنگی سەرمایه‌داریە بێندەن بە ئێمە وەسڵ بن بە جنبشی ئێمە وەسڵ بن ئێمە زۆرجە حەد ڕۆژی 8 مارس لە لەندەن بۆ نمونە بابێت بووە ئێمە سوسیالیستەکان فراخانی تەزاوەراتمان داوە لە بەردەمی سفارەتی جمهوری ئیسلامی من خۆم بۆ 20 نەفەر لە ڕەهبەرانی فێمینیست نامەم نردوو کتمە وەرن سوخەنڕانی بکەن لە کۆنفرانسی ئێمە داوەتم کردوون بۆی بێنە جبهەی ئێمە بێنە مەیدانی ئێمە پشتیوانی ئێمە بن تا ئەوەی کە بچن لە گروهێکی خاصی خۆیان فقط بە تەنیایی دانیشن لەسەر خاستایەکی معین مبارزە بکەن لەبەرەوەی کە دنیا زۆر وەحشەناکترە لەوەی کە فقط بچەسبێ بە مەجموعە خاستایەک ئەگەر تەلاشی جەمعی و گەورەی نەکەین دنیا بەرەو فەلاکە دەڕوە ئەم جۆرەی کە ئێمە شاهدین بەڵێ زۆر سپاس هاوڕێ هەواڵە هەر لە دەرەجەی قسەکانی خۆشتانە و باسی فەمینیست کە بە چەند شاخەدا دابش دەبێت فەمینیزمی ئیسلامی تا چەند کۆس بووە لە بەردەم زیاتر گەشە سەندنی بزوتنەوەی پێشکەوتن خوازانێ ژناندا فەمینیزمی ئیسلامیش خۆی تاریخێکی خۆی هەیە لەو دەهەی 50 میلادی و ئەوانەیە وەختێک کە کۆلۆنیالیزم شەڕ لە عەلەیهی کۆلۆنیالیزم لە بەشێک لە خاوەرمیانە تونس مەسر ئوردۆن ئەلجەزیرە و تونس و مەسر زۆر مەراکێش حتا ئەمانە زۆریان ژنان نەقشی بەچاو بۆ مبارزە بەڵام وەختێک کە دەوڵەت‌های ناسیۆنالیستی هاتن بە قودرەت گەیشتن و جریانەتی ئیسلامی زۆر لە دۆرانەیە قەوی بوون بەشێک لە فێمینیزمی ئیسلامیشیان تقویەت کرد لەوەیە نوعی فێمینیزمی ئیسلامی عەرەبیش دروست بوو تاریخەکەی زۆرتر لە منتەقەی خاوەرمیانەوە لەوێەوە دێ ئەم فێمینیزمە هات لە چوارچێوەی دینی ئیسلام لە چوارچێوەی خواستی ناسیۆنالیستی ئەو دەوڵەتانەی کە هێنابوو هەوڵیەدا کە بهبوودی وەزعی ژنان بکە بە مۆدەلی ئیسلامی لەناو جامعەی ئیسلامی بە قەولی خۆیانە و تەزادی خۆیان نیشان بن لەگەڵ جوامعی ئوروپایی لەبەرەوەی ئەو وەختە ئایان هەویست کە مستەقل استقلال پێیاکەنەوە و زدیەت لەگەڵ ئوروپا لەگەڵ فەرەنسا لەگەڵ ئینگلیز بۆیان زۆر مهم بوو دەنەتیجە هەر نوع گرایشی و تعادڵی و پێشرەفتێکی ئوروپایی ئیتر لە ناو جامعەی ئیسلامیە تەر دەکرا کابێ نوعی فێمینیزمی ئیسلامیش کە دەستی پێکرد بوو ئەیویست بە مۆدەلی حیجاب و بە مۆدەلی ئیسلامی لە حقوقی ژنانیش دفاع بکە ئەمە دەورێک ئیدامەی بوو بەڵام ئەوەی وا لە جامعەی ئێرانە ئێمە ئەیبینین بە واسطەی جمهوری ئیسلامی تەقویەت کرا و نەقشی ئیسلاح تەڵەبەکانی تیا زۆر بوو ئەمانە هاتن سەردەمێک حتا بوون بە کانونی ئەوەی کە لە منتەقەی خاوەرمیانە کۆنفرانسهای ئیسلامی جامعەی ژنانی ئیسلامی دانێن چەندین کۆنفرانسی شیاندانە ساڵی پێشووشدایاننا
کردوانە بە کۆنفرانسایەکە هەموو ساڵێدایان داوای لە دنیای عەرەب و لە دنیای ئیسلام ئەکەن کە بێن بە کۆنفرانسهای ژنانی ئیسلامی بە وجود بێنن. لەم فێمینیزمی ئیسلامیە پشتیوانی دەوڵەت زۆر بە ئەرزشە، هەموو ئیمکاناتێکیان پێدا. قرارە ئەم فێمینیستە ئیسلامیانە تەعهد بن کە کاریان بە قانونی شەریعەی ئیسلام نەداوە، فقط هەوێ لە چوارچێوەی قانونی شەریعەی ئیسلامدا نەهێڵن ژنان بە قەحقەرایی مطلق بگەن بە ئیستیلاح، بەڵام هەر چوارچێوەکەیان چوارچێوەی شەریعەتی ئیسلامە، هەر چوارچێوەکەیان لە پشتیان جمهوری ئیسلامی بە کامڵی وێستاوە، کۆنفرانسەکانیان تەمینەکە، بودجێ سنگینیان پێدا، بودجیان پێدا بۆ سازمانەکانیان ئیدامە بن و پەروباڵیان پێدا. جناحای متفاوتی جمهوری ئیسلامی لە دەورەهای متفاوت زۆر دفاعیان لێکردین. فێمینیستی نێئۆلیبرالیستیش حتا زۆر جارە چنە پشتیان و ئەوە خەتەرناکترین شتە، حتا ئەوانیش حتا نوعێک هاتە ئوروپاش ئەم نوع فێمینیزمی ئیسلامیە ئێستا لە ئوروپاشە مۆدی هەیە و ئەویژەوەیە کە ئەمانە دینی خۆیانە بە مەبنای دینی خۆیان ئەبێ دفاعیان لێ بکرێن. لە چەندەهەی ئەخیرا نوعێک لە گرایشی فێمینیستی پێیا بوو بە ناوی فێمینیستی ئینترسێکشنالیتە بە زبانی فەرانسەوی و ئەویژەوەیە کە تۆ ژن بەرمەبنای جنسیەت، ملیەت، مەذهب، ڕەنگی پێستی، زبانی ئەمانە تەقسیمەکەی و دەرنەتیجە لە ڕوو ئەم تەقسیماتەوە تۆ دەی باسی حقوق و وەزعیەتی ژنانەکەی و تاجەیە گەڕۆن و تاجەیەک تەعەڕۆزەکەن کە ئیتر ژنان ئەوەندە تەقسیمە بن کە ئیتر لە بیریانەچێتەوە کە ئەوان یەکتەنەی واحدن، ئەبێ متحد بن بەیەکەوە، خواستایەکی مشتەریکیان هەیە، ئەبێ بە جەمعی مبارزە بکەن. خەتەرناکەکەی لەوەیە ئەگینا خۆ ئێمە یا کۆمۆنیستەکان سۆسیالیستەکان قبولمانەکە مەسەلەن ئەبێ ئەگەر دینی انتخاب کردووە بە احترامی بۆ قایل بی، انتخابی خۆیەتی، نژادی هەیە نابێ بە خاتری نژادی دیسکریمینیت بکرێ، ئەزیەت و ئازار بکرێ، مخالفی ئەوەی قانونی بۆ دانین بە خاتری ئەوەی کە ژنە نابێ حقوقی کەم ببێتەوە، مخالفی ئەو مبارزە عەلەیهی ئەپارتایدی جنسی ئێمە دامان مەزراندووە. سۆسیالیستەکان و کۆمۆنیستەکان پەرچەمداری ئەم ئێترازاتانن هەرێستا لە ئێران کەوابوو ئێمە مخالفی هەموو ئەوانین، وەلی مخالفی شەقەکردنی جنبشی ژنانین. ئەم نوع ئینترسێکشنالیتە خەریکە لە ئێرانیش بنەوەی خەریکە مۆ دەبێ ناسیۆنالیستەکان ئیستفادە لێکن. چۆن مەسەلەن دێن ئەڵەن ژنی کورد، ژنی عەرەب، ژنی بەلوچ، ژنی تورک، ئەمە غەڵەتە، ئەمە مبارزاتی سەراسەری ژنان، خواستی سەراسەری ژنان، ئێعترازاتی سەراسەری پەیوەندبوونیان بە ئەکتری لە یەکجیا ئەکاتەوە و تەقسیمیانەکەەوە. وەختی تەقسیمە بن زەعیفە بن، دروزۆکو بەحسە وایە کە چەندانە مجموعەیەک چیرکە بەیەکەوە بەسی ناتوانی بیشکێنی بەڵام یەک چیرکە بە تەنهایی ئەشکێنی بەڕاحەتی. وای لێ دێت خواستی ژنان تەقسیم شدە نییە فقط بە جنسیەت و نژاد و ملت و مەسەب و ئەم جۆشتانەوە، خواستێکی سەراسەریە بجەمعی مبارزەی بۆ بکەن، زمنی ئەوەی کە لە عەلەیهی هەموو ئەو جۆر تەبعیزانەژە بن، زمنی ئەوەی کە ئیهێنە بەرچاو و ئەڵەن هەر جۆرە تەبعیزێک ئالەمنۆ شتانە ئێمە مخالفی، ئێمە لە مقابل یا ڕائوەستین. کەوا بوو فێمینیستی داوای لێبوردنەکەم لە فێمینیستی ئیسلامی و ڕۆشتم دووبارە چمەوە سەر بەحسی دیکەی فێمینیستی، بەڵام بەنزەی من ئەم نوع فێمینیستەش بەداخەوە لە ئێرانە هەر دووبارە ئیسلاح تەڵەبەکان بە جناحێک لە ئۆپۆزیسیۆن، هەر ئێستا ئۆپۆزیسیۆنی سەڵتەنەت تەڵەبەکان مەسەلەن ئەڵێن زەنێ ئاریایی. زەنێ ئاریایی یعنی چی؟ ئاریایی مەنزوری هینی پادشاهیە، نا جنبشی ژنان ئەسەن تەعەلوقی بە سەڵتەنەت تەڵەب نییە. غەڵەت دەکە جنبشی ژن، ژیان، ئازادی، مەرگی مەحسا، ئەم هەموو ئێترازاتی داهەیە هەشتادیە هەڵاوەسێ بە شانی خۆی وازانێ ئەمە لە تەریقی ئەوان و ئەتوانێ بە سەڵتەنەت بگە. ئیجازەیان پێ نادەن، ئەسا من و تۆ نین کەوا ئەڵێن ئەو جنبشی ژنانە حەی و حازرە لە ئێران ئیجازە نادە بەم سەڵتەنەت تەڵەبانە کە نمایندگی ئەوان بکەن. ئەوان بخوان ئێستا ڕەهبەرن، ئەوان بخوان جنبشێکی قەوین ئێستا، ئەوان بخوان ئەبێ بێن لە پای مێزی مزاکرە بۆ حاکمیت حزوریان هەبێ ئەو ژنانە ئەو ڕەهبەرانە و هیچ ڕەبتیان بە سەڵتەنەت تەڵەبەوە نەداوە.
یا بە ئیسلاحتر طلبەکان یا بە منۆ فێمینیستی ئیسلامی و حتا ئێستا لە کوردستانیش جریاناتێکان کە ئەدەیک مەلادێن ئێتلاعیەگەدەن لە عەلەیهی ژنان هاو جنبشی ژنان لە تارانەوە حتاکو ئیسفەهان و شیراز و حتاکو کوێرەدەکانی کوردستانە بێت لە عەلەیهی ئەم عدە مەلایە ڕاوەستن بۆ دفاع لە حقوقی ژنانی کوردستان چونکە یەک تەنی واحدن لەگەڵ یەکتری ئەگەر اتفاقێک لە ئیسفەهانەکەوێت تەواوی ژنانی کوردستانە بێ بە دفاعی یاسن ئێمە لە بیرمان نەچێت کە ژینای عەزیز وەختی کوشتیان کێ دەربازی کرد ئەم خەبەرە دوودانە خەبەرنگاری ژن بوو هاتن هاواریان کرد هەردووکیشیان زیندانی بوون چەند ساڵ تا بە زەمانێت ئازادکرا دیمان کە چۆن شارەکانی ئێرانیش فڕۆشان و دیمان کرد ناوی ژینا لەسەر زبانی هەر ژنێکی چوارگۆشەی ئێران بوو ئەمە ئیتحادی سەراسەری جنبشی ژنانە و ئەبێ لە پشتی بین بۆی بەنظری من ئەگە ئەم ئیتحادە وجودی بێت فێمینیزمی ئیسلامی لەگەڵ خودی جمهوری ئیسلامی مەحوە بێتەوە و بەنظری من فێمینیزمی سوسیالیستی قووەت بگرێ زۆر زۆر بەنافعترە. هاوڕێ هەڵاڵە زۆر سپاس ئەگەر هاوڕێیانی هاوکارم دەنگی منە بیستن بڵێ هاوڕێ هەڵاڵە بەدڵنیاییەوە سەرەتای سەر هەڵدان و گەشەکردنی بزوتنەوەی ژنە لە ئاستی دنیادا پشتیوانی دڵسۆزانەی پیاوانی یەکسانی خوازی لەگەڵدا بووە لەمڕۆدا تا چەند پێویستە بزوتنەوەی ژنان لە پشتیوانی پیاوانی ئازادی خواز و بەرابەری تەڵاب بەهرەمەند بێت. نکتێکی زۆر زۆر باشن مەترح کرد ئەس قەزا ئەوەی کێک لەو نقطە کلیدیانە بوو کە دنیاش خەریکە کۆپیەکات خەریکە فکری لێکاتەوە حتا فێمینیزم خەریکە بیری لێکاتەوە چونکە بەحسی فێمینیزمشمان کرد چونکە بەشێک لە فێمینیزم هەمیشە پێی وایە کە جنبشی ژنان فقط مختص بە خودی ژنانە بێ مبارزەی بۆ بکەن ژنانە بێ بۆ حقوقیان مبارزە بکەن و هەر عالم لەندەنەی ئێرەش ڕۆژی 8 مارس تەزاهوراتێکی گەورەیە ژنانە چن ناهێڵن پیاوان کە زۆر پێیاکەن کە من زۆر زۆر مخالفی هەموو ساڵێک بەداخەوە ئەو بەشە لە فێمینیزمە ئاوا هەوڵی بۆدا لە 1401 لە ئاعترازاتی سەراسەری لە ئێرانە بەتایبەت لە کوردستانە ژن و پیاو هەستان لە دفاع لە ژنانە پیاوان هاتن هەڵقەیان بەس بە دەوری هەر کچێکی جوان هەر ژنێک کە لە چکەی فڕێدا کە لە چکەی خستە ناو ئاورەکە و دەستیانەکە بە هەڵپەرکێ لە ناو دەستی یەکتری ئیتحادی ژن و پیاو زۆر زۆر مهمە بۆ دفاع لە حقوقی ژن پیاو وجدانی ژیانی خۆشی لەزەتی ئازاد نابێ ئەگە ژن کۆی لەبێ بە ئازادی ژن پیاو ئەگەشێتەوە لە جامعەیە لە کۆمەلگایە لە خانەوادەیە لە محیتی کارە لە دانشگایە تەسەوەری بکەن کە ژن لەو قاموسە وەحشتناکەی داپۆشراوە بێ پیاو چەنێ ئەفسوردەیە بە خاتری ئەوەی کە لەگەڵ بەشێک لە ئینسان ئەژیر کە حەقی لێ سەنگراوەتەوە کە تحتی تەعقیبە کە هەموو جۆرە کۆنترۆلیەکەن زۆرێک لە پیاوان هەن کە لە جامعەی ئێرانە لە جامعەی کوردستانە ساڵهای ساڵە دروست نقطە مقابلی جمهوری ئیسلامی کاریان کردووە ئینسان هایەکی زۆر بەرابەری تەڵاب بوون لە حەقی منداڵانی خۆیانە لە حەقی هاوسەریانە لە حەقی دایکیانە لە حەقی خوشکیانە پێشتاز بوون بۆی کە هاوسەران و خوشکانی و منداڵانی خۆیان تەشویقکەن بۆ کارهای ئیجتماعی بۆ کارهای بەرابەری تەڵەبانە بۆ کارهای زۆرتر ئەمە ئەو دوفاکتۆ جامعە حاکمیەتەیە لە ئێرانە ساڵهای ساڵ ئێدامەژە لە ساڵی 1401 بوو گەیشت بە ئەوج زۆرێک لە پژوهشگرانی ئینگلیسی و ئوروپایی بیر لەم مەوزوعەکەنەوە کە چۆنە پیاوان هاتوون دفاعیان لە ژنان کردووە و ئەمە زۆر زۆر نکتەیەکی مهمە و ئەمە ئیدامەی بن و گرێ خواردووە بە سەرنگۆنی جمهوری ئیسلامی گرێ خواردووە بەوەی کە دووە سەرنگۆنی جمهوری ئیسلامی چیەکەیت گرێ خواردووە بە جنبشی کرێکاریەوە جنبشی کرێکاریە بە داوەت لە ژنان و هاوسەرانی خۆیان لە خانەوادەیان بکات بۆ ئاعترازاتیان بۆ شوراکانیان بۆ مەجمەعەکانیان بۆ جەلەساتیان دەبێ بیان هێنێ دەبێ خواستیاری خواستی ئەوانیش بێ جنبشی ژنان خۆیان ڕاهبەرانە بێ بچن لەوانە شرکت بکەن و بڵێن ئێمە لە جەلەسەی ئەسڵیە داعمیشی نەمایەندەین و قسەی خۆشمانەکەین قسەی ئێوەشەکەین قسەی مدافعی حقوقی ژنانی ئاگاگاری ئەبێ لەلایەن ژنان و پیاوانەوە بۆ ناو کۆمەلگا بکرێت ئەم سنەتە لە جامعەی کوردستان زۆر قەویە
ئەبێت دووبارە زیندوو بکرێتەوە و ئەوەش کاری کۆمۆنیستەکان و سۆسیالیستەکانە. قەول پێ دەم ناسیۆنالیستەکان ئیسلامیەکان هیچ علاقەیەکیان بە مۆزوع نییە. ئەمە دووبارە لەسەر شانی هێزی چەپ و کۆمۆنیستە لە کوردستان کە دووبارە دەنگی بەرزکاتەوە و بڵێ کە ئێمە مدافعی کامڵی حقوقی ژنانین، بەرابری کامەڵمان ئەوێ بۆ ژنان لە هەموو شؤونی ئیجتماعی سیاسی اقتصادی حقوقی. تەماشاکە لە جامعەی بۆژواییە مقدارێ فێمینیستەکان زۆر هەوڵیان داوە بۆ حقوقی بەرابری حقوقی بۆ ژنان، بەڵام بەرابری حقوقی مسەجلە لە جامعەی سەرمایەداریە، ئەمما هیچ وەک خۆی لە بەرابری اقتصادی، لە بەرابری ئیجتماعی و ئازادی بەیانە، لە بەرابری یەکسانیەکانی دیکە نادا. ئەمە لەسەر شانی کۆمۆنیستەکان و سۆسیالیستەکانی کەمەوە بڕۆن و بەتایبەت لەسەر شانی ژنان و پیاوانە. یەکێک لە تەشویقەکانی سۆسیالیستەکانەوەیە کە هەرچی زۆرتر پیاوان بێنە مەیدان. 8 مارس بەڕێوەیە مەیکەن بە ژنانە، ژن و پیاو هەستن بڕۆن بۆ تەزاورات، بۆ هەر کۆر و کۆمەلگایە کە ئەچن ژن و پیاو بن لوتفەن، سوخەنڕانیش بن. هەڵاڵەخان بەرچاوترینی ئەو نمونانەکە ئەتوانین لەم ماودایە ئاماژێ پێ بکەین پشتیوانی پیاوانی ئازادی خواز لە ژنان لە بزوتنەوەی ژینایە. ئەو دەستکەوتانەی لە بزوتنەوەی شۆڕژگەرانە ژینا لە بواری مافەکانی ژناندا دەستەبەری کردن و ئەو پاشەکشانەی بە ڕژیمی کۆنەپەرستی ئیسلامی کردوون لە ئێران بە بڕوایەوە کامانە. تەماشاکە لە ساڵی 1401 جمهوری ئیسلامی موفق نەبوو یەک قەدەم بۆ 2 هەفتە بگەڕێتەوە بۆ ئەو جامعەی کە ئەو دروستی کردبوو. ئێستا دوفاکتۆ لە خیابانەکانە چیە بینی دێوە؟ ژنانە بینی بێلەچکە، کچانی جوان بێلەچکە ئەڕۆن ئازادن لە هەموو شوێنە کچ و کوڕبەیەکەوە بەڕێگای ئەڕۆن و هیچ مشکلێکیان نییە. و جمهوری ئیسلامی باوجودی زیندانەکە باوجودی و هەمیشە ماشینەکانیان ویراژ لێ ئێدا لەناو خیابانەکانە و تهدیدەکە و بە ئەسلحە و ڕاوەستن سەر خەڵک، باوجودی قژی کچان ڕائەکێشن بەناو خیابان و ئایانکێشن بۆ ناو ماشینەکان. تەسەوری بکە بزانە جامعە چۆنە، ڕنگ و بۆی چۆن، جژنەکان چۆنن، مەجامعی جوانان چۆن نەچێتە پێشەوە، دانیشگاکان هەر چۆن لەگەڵ یەک تەقابڵەکەن ئەم جوانانە لەگەڵ یەکتری. جمهوری ئیسلامی ناتوانێت جامعە بگەڕێنێتەوە بۆ 1 ساڵی پێشووتر. تازە جامعە گۆڕاوە، تازە حاکمیەتی ڕۆژانە و بەعزێ شەوانە و بەعزێک لە ڕۆژانەش کەوتوتە دەست خەڵک. لە حاڵەتێکی دوگانەیە دەوت ئێستا لە جامعەی ئێرانەوە بەتایبەت کوردستانی شەروە. بۆیە ئەم وەزیەتە دەخوازێتەوە کە ئەمە سەرنگونی جمهوری ئیسلامی زۆر مسەجلە، فقط ئەڵێ یەک پاڵێکی کەی دەبێت بۆ ئەم مۆزوعە و بۆ ئەو پاڵەش ئینتخابات چاول لێبوو چە مزەخرەفێک لە ئەو دەرهات، چاول لێبوو چۆن خەڵک نەی خۆیان بە جمهوری ئیسلامی گوت. یەکە لەو شتانە بوو کە نیشانیدا کە قیامی ژنان و پیاوان ئەسقزە هەر بەردەوامە. ئەو هێوێ وان نیشان بە کە خەڵکی ساکت کرد بە ئینتقامگرتن لە خەڵک ئێدامکردنیان لە 1 مانگە تۆ ئاماری 35 ئێدامی بێ وەحشە ناکە بردی ڕەدەی ئەوەڵی دنیا لە دواتچین دووبارە. ئەو هەموو خشونەتە ئەکا، بەڵام ساف خەڵک لەناو وەرەقەکانیانە ئایان نووسی ما گۆرستنەین بەجێوەی ڕەئیبەن. ئێمە کارمانەوێ، ئێمە ڕەئی نادە، ئێمە بۆیە ڕەئیەدەین بە خاتری ئەوەی کە ناچاوین کارەکەین وی لە هەمووانە بوون بە باتڵ، بە ڕەئی باتڵ لە جمهوری ئیسلامیە. بەنابەرئین هەوڵدانی ژن و پیاو ئالەم دەورەیە بۆ ئەوەی کە جمهوری ئیسلامی لابەرن قەدەمی زۆر 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 مهمە، چونکە خودی مانی جمهوری ئیسلامی با ئێنەرژیەکەمان فەرسوودەنەکە، هەرچی زووتر لای بەرین باشترێکە، هیلاکمانەکە. سیاسەتی دەوڵەت ئەوەیە کە خەڵک هیلاککە، نابێ بگات بۆ مەرحەلەیە. ئەو پێی خۆشە ئێمە هیلاک ببین، ئەوەندەمان لێ بکوژرێ، ئەوەندە هیلاک بین، 2-3 دەورە ئەوەی کرد وەگرتی ئەی هەوێ دووبارە ئەوە بکاتەوە. خەڵک دەبێ ئاگاتە لەوە بن، بزانن کە ئەم سەفەرە فرسەتی وە تاریخیان دەست نەکەوتووە، چ ژن چ پیاو حتا کە بێکاری یەکسەرەکەنەوە. بۆیە بەنظەمە 8 مارسە بێ ڕۆژی سەرنگونی جمهوری ئیسلامی بێ.
هەشتی مارس هەروەها ئەبێ ڕۆژی ئەوە بێ کە بلافاصلە زندانیان سیاسی ئازاد کرێن، بلافاصلە ئێعدام تەوقیف کرێن، هەموو خاستە ئەسلیەکانی جامعە بێنە بەرچەو، خەڵک دێنە پشتیان ئەگەر شعاری وابن فعالینیژن لەو ڕۆژەیە، هەموو پیاوان دێن لە پشتیان لەبەرەوەی خواستی هەر ڕۆژێ ئەو خەڵکەیەکە هاواری بۆ کرد. بۆیە سەرنگونی جمهوری ئیسلامی یەکێک لە خواستە گەورەکانی ڕۆژی جیهانی ژنانە ئیمڕۆ. بۆچی؟ چونکە مەشعەلەکە ژن دەستی پێکرد دیاخە ئەبێ شعاری ئەم مەشعەلە بە سەرنجام بگا، سەرنجامەکەشی وە جمهوری ئیسلامی لامەوێ. بەڵام مەرحەلەی دووەمەوەیەکە نابێ ژن فری و بخوا، نابێ ژن وەکو دەهەی پەنجا لە ئەلجەزیرە و مسر شکست بخوا، ئیستفادەیان لێ کرد تا ناسیۆنالیستەکان بە قودرەت گەیشتن، تا ئیسلامیەکان بە قودرەت گەیشتن، دوایی هەموویان تعتیل کرد، ڕەهبەرانیان کوشتن، هەمویان هەڵاتن ڕۆشتن بۆ ئوروپا. نابێ وایان لێبێ، ئەبێ شان بە شانی پیاوان داوای حکوومەتێکی شوڕایی بکەن، بۆ حکوومەتی شوڕایی بۆی کە بتوان لەوێ نەقشی ڕەهبەری خۆیان هەبێ، دەنگیان هەبێ، داوای خاستەکانی خۆیان بکەن و خاستەکانیان بەسەرنجام بگەن. ئەگینا حکوومەتی جمهوری سەڵتەنەتی، جمهوری ملی هیچ وەخت ژنان ڕەها ناکە. دەنەتیجا حکوومەتی شوڕایی ئەبێ لە دەستورا بێ، جمهوری ئیسلامی ئەبێ لە بڕوات، حکوومەتی شوڕایی ئەبێ لە دەستورا بێ، خواستە ئەسلیەکانی ژنان بەرابەری کامڵی ژن و پیاوە، ئازادی کامڵی بەیانە، بێقەید و شەرتمان ئەبێ. بۆچی؟ چونکە ئەگە قەید و شەرتت بۆ هەر کەم لە ئەوانەدانا تۆ ئەمەلەن وەسڵەبی بە یەکێک لەو ئۆپۆزیسیۆنە قەدیمیانە کە دەفتەرت بۆ ئەکەنەوە کۆڵێکت ئەمما و ئەگەر بۆ دروستەکەن و مەحدودە دەکەنەوە. ئێمە مەحدودیتمان ناوێت، تازە لە مەحدودیت گوزەراوین، ئەو هەموو کوشتمان داوە، ئەو هەموو بێرانیەمان داوە. ڕۆژی 8 مارس بە نزەی من ئەبێ ڕۆژی دووبارە پەرچەم بەدەستەوە بگیرە بەبێ لە چکە بڕۆینە دەست لە دەستی یەک ئەگەر توانیمان. ومن لێرەوە ناتوانم حکم بم، ممکنە ئەوەندە حکومە نظامی ئیجرا بکەن، بەڵام بەستگی بە ڕۆحی ئەو محیتە هەیە کە دەست بەکارە بێت، بەستگی بە تەوان و ئێنەرژی ئەو جوانانەیە کە دەست بەکارە بن. بەڵام هەدەفی ئەسلی ئەوەیە ئێمە جمهوری ئیسلامی تازت مردوودە، ئەبێ بڕوات حکوومەتی شوڕاییمانەوێت، بەرابری کامڵی ژن و پیاومانەوێت. ئێمە ڕاهبەرانین، ژنان ڕاهبەرانین، لە سەفی ڕاهبەری ڕائەوەستین، ئاخرین خاستەکانی خۆشمانەوێت. تەنیا فرسەتێکە کە هەمانە لە تاریخی بەشەرە، لە 100 ساڵی ڕابردووە شتی وە ئیتفاق نەکەوتەوە کە لە جامعەی ئێرانە پێشات کە سمبولی کە لۆگۆی ئیسلام بسووتێنی. حجاب لۆگۆی ئیسلامە، سووتاندیان، دنیا تعجبی کرد. لێرە سەری تعزیم دانێن بۆ ئەم مەجموعە ئیسلامیان و تەشویقیانەکەن کە بابە ئێوە ئەنواعی مۆدل دائنێن بۆ حجاب، پولیان پێ ئەدەن بۆی کە لە کۆڵیان بنەوە ئەم جوامعی ئەوروپاییە بە ئیستیلاح. لە ئێران هاتن ژنان کوتیان حجاب بێ حجاب، ئیسلاممان ناوێ بابێگەن کێشەی ژنان لەسەر ئیسلامە، لەبەرەوەی لەسەرەوە تا خوارەوەی ئیسلام لە ئەلەیهی ژنانە، کەوابوو گەورەترین فرسەتە ژنان و پیاوان ئەم فرسەتە نابێت لە دەست بێت. زۆر سپاس، پێم خۆش نەبوو بەمە ناو قسەکەتانە هاوڕێ هەڵاڵە، بەڵام پرسیارەکەی منیش هەر لە درێژەی قسەکانی خۆتانە بوو، چاوەڕۆی یا چاوەڕوانی بەڕێستان کەسایەتێک لە چاوەڕوان دەکرێت ڕێ ڕسمەکانی 8 مارسی ئەمساڵ لە چه ئاستێکی کۆمەڵایەتیدا لە ئێران و کوردستان بەڕێوە بچێت؟ هەروەکو کتم من بە پەشنەوە قسەم کرد، بەڵام بە معنایەوە نییە کە کەس نەسیحەتکەم لێرەوە، نا ئەوە ئارزوەکەی دڵی خۆمە. زمانێکی وەختی جەوان بووم لە ئێران من عینی ئەوەمە کرد، بەڵام دوایش چەندە کوردستان گیرە پێشمەرگایەتیمان کرد، بەدبەختی سەختی زۆر بوو، بەڵام هەر بەو ئومێدەوە حرەکەت دەکەم و بەو ئومێدەوەش کە چونکە چاوم لە ساڵی 1401 چاوم لە 45 ساڵ مبارزەی ژنانە، چاوم لە ئەزەمەتێکە کە ژنان و پیاوان لە ئێران کردویانە، تیانە ڕائەبینم کە ئیمساڵ فەرقی بێ لەگەڵ ساڵەکانیکە. بۆچی؟ چونکە هەموو زەمینەکان مساعدن، زەمینەهای زۆر مساعدە بۆ ئەوەی کە ژنان و پیاوان دانیشن بێک و بەنامڕێزی بکەن بۆ 8 مارس.
هەشتی مارسێک بکەن بە ڕۆژێکی جەماوەری کۆمەلگایی هەموو بەیەکەوە بێن شرکت بکەن و لەو ڕۆژشە داوای بەرابەری کاملی ژن و پیاوە بکەن و لەو ڕۆژشە هەمووی ئەیلامی بکەن کە لەگەڵ جنبشی ژنانن کە لەگەڵ ئەم ئازادی خوازی و ئەم ئێترازاتی ژنانن و دەنگێکی کە بەرزکەن و دووبارە جارێکی کە لە دنیا بەڵام ممکنە ئەمە پێش نییە بۆچی کە جمهوری ئیسلامی لە هەمیشە لە هەشتی مارس درساوە بۆیە ڕۆژی حەزرەتی فاتمە و زەهرا و ئەوانەی دروست کردووە دوشمنایەتی ئەسلی هەیە چونکە خودی ئەساسی ڕۆژی ژن سوسیالیستەکان جنبشی کۆمونیستی پایەگوزاری و ڕاهبەرانی جنبشی کۆمونیستی هەشتی مارسیان دروست کردووە بۆیە بە شدت مخالفەتی و ممکنە هێزێکی زۆر بە وجود بێنێ کە ژنان و ئێترازاتیان سەرکوبکە لەو ڕۆژەیە بەڵام بە پێی توانایی بە پێی ئەرزیابیکردن لەسەر وەزعیەت دەبێت ئەم ڕاهبەرانە ئەم فعالینە ئەو جنبشانەی کە مەوجودن لە جامعە و هەمیشە لەگەڵ یەک تەقابلیان هەیە و هاونەزەریان منزورمە هاونەزەریەکەن بەیەکەوە و هاوکاری ئەکەن لەگەڵ یەکتری دانیشن ئەرزیابی بکەم بزان تا چه حد ئەتوانن هەوڵ بن لەم ڕۆژەیە زاهر ببن زاهربوونیان لە ڕۆژی هەشتی مارسە بە جەماوەری بە گروهی بە ژن و پیاو یەک جاری دیکە نیشانەیە بە جمهوری ئیسلامی و بە هەموو کەسێک کە ژن و پیاو متحدن لەگەڵ یەکتری کە پیاوانیش داخوازی ئازادی ژنانن ئازادی بەرابەرین دووهەمەوەی کە وەختی کە دێن بەیەکۆ زاهرە بن لە هەر شکلێکە بن ئیتر جمهوری ئیسلامیان ناوێت سەرنگونی جمهوری ئیسلامیانە و سێهەم ئەوەی کە ئەشیان هەوێت واقعەن ئەم دەفعە ڕەهبەری بکەن بۆ خۆیان تەجروبەی ئینقلابی 1357مان لە بیرە بە نەزەری من دەرسایەکی زۆریان وەرگرتووە ڕەهبەرانی ئیمڕۆی جنبشی ژنان ڕەهبەرانی ئیمڕۆی جنبشی کرێکاری جنبشی سوسیالیستی جوانان بە نەزەری من بە ئەندازی کافی ئاگاهن کە نابێ فریوی هیچ نوع مدلهای ئوروپایی مدلهای سلبریتی مدلهای ناردنی نوعی حکوومەتی و دەوڵەت لە ئوروپاوە بۆ ئێران بۆ کوردستان مەمنوعە قبولمان نییە خۆمان لێرە حاکمیەتی خۆمان بەدەستەوەگرین ئەگەر بتوانن لە ئەم چوارچێوەیە بە هەر شکلێک کە ئەتوان بەیانی بکەن و حزوریان ببێت ئەمە زۆر زۆر مهمە ئیتر ئێمە لە مەرحەلەی بە ئەوەش بڵم لە مەرحەلەی و گوزەرانی کە ئیتر فقط تەبریک بڵێن گوڵ بۆ یەک بنێرین لە گۆشەیەکێ لە مەیدانێک ڕاوەستین ئیتلاعیەیەک بخوێنینەوە شەهامەتی ئەو ژنانە و ئەو جوانانە و ئەو دەهێشتادیانە و ئەو فعالینە و ئەو ژن و پیاوانە کە من شاهدی هەمومان شاهدین لە ئێران زۆر سەرقی لەوە سەرترە بە نەزەری من زۆر کاری گەورەتر لە ئەوە بکەن زمنیەوەی کە هەموو ئەوانش مقدس و بەڕێزن هێشتا هەر خۆشێکە گوڵێک وەرگری پاونوانی ڕۆژی جەهانی ژن هێشتا هەر خۆشێکە تەبریک بڵێن بە یەکتری و حتا جێژنی بۆ بگرین بەڵام ڕۆژی مبارزەیە زۆرتر تا ڕۆژی جێژن لەبەرەوەی کە بێنەهایەت زەجرمان کێشاوە لەبەرەوەی کە تەحملمان بەسەر چووە ئیتر ناتوانین لەوە زیاتر تەحمل بکەین ڕۆژی شەڕە بۆ ئێمە ڕۆژی جەهانیشن زۆر سپاس بۆ بەشداریتان هاوڕێ هەڵاڵە تاهێری کە لەم بەرنامەیە بەشدار بوون زۆر مەمنون بەڵێ ئازیزان و خۆشەویستان زۆر سپاس بۆ ئێوەش کە تاکو ئێستا بینەرمان بوون تا بەرنامێکی تایبەتی تر کە تایبەتە بە ڕۆژی جیهانی ژن ماڵەوە